سڵاو جێگرە خۆشەویستەکان بینەرانی سۆشیال میدیا خۆشحاڵم ئەڵلقەیەکی دیکەی زمانێمە کۆی کردینەوە لەگەڵ ئێوەی خۆشەویستە. من لە ستۆدیۆ هاوکارانم دلێر سەلیم و سەرکار حوسێن و هونەر عومەریش لەو دیوی ستۆدیۆ هەمویان پێکەوەن لەگەڵ من و بەیەکەوە لە خزمەت ئێوەی خۆشەویست و لە خزمەت میوانێکی ئازیزداین ئەویش حاجی عەبدوڕەحمان مەلا عەلی عەلیاوەیە کە هەفتەی ڕابردووش میوانمان بوو. ئەم هەفتەیە لەگەڵ میوانەکەمان باسی سێ مانگەکەی زستان دەکەین و ئەو هەفتانەی لە زستاندا لە نێو زمانی کوردیدا ناوی تایبەتیان هەیە. هەر هەفتەیەک ناوی خۆی هەیە. ناوی مانگە کوردیەکان ئەوانەی کە دەکەونە زستان و ناوی هەفتەکانیش لە چێوە هاتووە و مانای چییە. ئێمە لە دوایین ڕۆژەکانی وەرزی زستانین، بۆیە پێم خۆش بوو لە مەڵقەیە باسی ئەو بابەتە بکەین. کاک حاجی بەخێر بێ. خۆشبی سواست دەکەم سەلامەت یاخۆ بژیت خۆشیاخوا. بازارێ ناوی سێمانگەکە بزانین کامانن کە دەکەونە وەرزی زستان. ئەوجا باسییان دەکەین دوای دەچینە سەر هەفتەکان. 9 هەفتەیەوە بزانم وەرزی زستان. بڵێ مانجیدا بە فرامبار 11 ڕێبەندان 12 ڕەشەمە کۆتا مانجی زستان. جوانە. یعنی بە فرامبار یەکەم مانجی زستانە ئەگەر چی لە پاییزێژ لەم پێشتر بەفردەباری لە کوێستانەکە بەس لێرە کردیانە یەکەم مانجی چونکە چقی بەفربارینە بەپێی بەڵێ چقی بەفربارینە بە فرامبار. جوانە. لە مانجی بەفرامبار ڕۆژ 25 دقیقا زیاد دەکا. لە پاییز لە مانجی مەقابلیوی 25 دقیقا کورد دەکا، لێرە زیاد دەکا. لە زستان ڕۆژ زیاد دەکا، لە پاییز کورد دەکات. کاک حاجی بەێ درێژترین کات دەکەویتە بە فرامبار لە زستاندا؟ درێژترین کات یعنی چۆن یعنی بشەو ینی شەو درێژ دەبێ وایە؟ لە درێژترین کاتی شەو. بەڵێ لە بەفرامبارە؟ بەڵێ بەفرامبارە. بڵێ بۆ ناوی بەفرامبارە باسمان کە چقی بەفربارینە بەفربارینەوە پاشیوی مانجی ڕێبەندان دێ دوای ڕێبەندا بێت. ئەوجە بەفرامبار چی پێدەن؟ بەفرامبار کانونی یەکەمیشی پێدەن، ناوە گشتەکەیتی داروەریشی پێدرێن. داروەر لەبەر ئەوەی ساردا بەفر دەباری دار دەست دەکا بەوەرین پەلکان مکانی فرێدا. پێشتر لە خەزەڵوەر هەندێک دار دەوەرن کە لە دەکەوێتە پاییز. لێرە بەڵام لە بەفرامبار تەواوی داردەوەری دارەکە دەوەری داروەر. هیچ ناوی دیکەی هەیە جگە لە داروەر لە کوردی؟ ئەو سێ ناوە لە مەنتیقەیمە ئەو سێ ناوە هەیە. زۆر باشە. ئەدەگەر باسی ڕێبەندان بکەین. ناوی ڕێبەندانە لە ئەوەندێ بەفرداباری ڕێ و شت دەبەستی هەموو دەبڕێختا ڕێبان و شت و ئەوانە زۆری دەبەستی. بڵێ بەند دەبێ بڵێ بەند دەبی بەند یعنی بەستان مەسەن لە کوردواری خۆمان مەسەندری ئەو لاغا بەندکە یعنی کەواتە بیبەستەوە باشی بەستەوە نەبیتەوە. بڵێ جوانە. ناوی دیکەی هەیە ڕێبەندان؟ پێ دەڵێن چی پێ دەڵێن کانونی دووەمیش بێن، کانونی دووەمی ڕۆمی. دوایە پێی دەڵێن گامێش قڕان. ئەو ناوە سەیرە بەسیێبندان کا حەز بۆ ناوی گامێش قڕانە. یەک دەخا بە دەرێت لە هەردوو مانجی کانونێ کەپ و پیسترن لە قوونێ لەبەرچی لەبەر پەسی و چشتوا و هەڵامات و سەرمایی بڵێن نەخۆشی زیادەبی. ئەوزە گامێش قڕانی لۆ پێدێنێ گامێش قڕانیش پێدەڵێ. گامێش قڕان گامێش بەسەرما قڕە بەسەرما قڕە. ئەمن ئەوە دوو دەجەرمەوە دوو ڕووداون دەجەرمەوە لە هەولێرێ کە سەبەبی ئەوەیە ناوی گامێش قڕانی لێدا کوچون ڕوویداوە لە هەولێرێ لەسەر جارێ شێستی سەر بیدایەتی کوێ نخۆشخانەی کوردستانی تایبەت لەوێندرێت لەو شوێنە لە شێنوان ماڵە عارەبیی لێبوو. ماڵە عارەبی ئەو ساڵی شێستەکان ماڵە عارەبەش لێبوون بەخۆم دەمناسینەوە. ئەوێندەرێ ئاوەدانی بووە گەڕک بووە ئاخری تەقریبەن گەڕک بووە. پەرگەی هەولێرێ ئاخیر نەکرا بۆ ئەوێندەرێ بەرامبەری سێداقانی سەرەوە چەند ماڵێکە بوون. ئەوە گامێشێکی زۆریان لێمرد ئەو ماڵە لەو مانگەدا لە لای کەلک و لە لای گوێریش گامێشی چوە لە دەوزێ هەیە لەوێش دیسان گامێشێکی زۆر مرد. لەو مانگەیدا لەو مانگە بەهۆی سەرما و بەهۆی سەرما و بەستانەوە.
دیسان لە ساڵی هەفتە عین شت گامێشێکی زۆر لە هەولێرێ و لە لای کەڵک و منتیقی سوێ و ئەو شتانە مرد عینەن شتێک تقریبا 180 گامێشەکانە مردن یعنی ئەو ناوە محلیە ناوچەیە زیاتر گامێشقڕان لە هەولێرێ پێی دەڵێن لە منتیقی مێ پێدەین بەڵێ گامێشقڕان چلە شۆریشی پێدەرێن چلە شۆر باشە بۆ چلە شۆر چونکە چلە دەکەوتە ئاخیری چلە یعنی چلە بەرەو کۆتاییە خلاص دەبی چلەی گەورە بەرەو کۆتاییە وا دەبی زۆری وایە بە زۆری وایە بارانێکی زۆر باش لەو مانگە دەباری چلەی دەشواتەوە خلاص ئەوە چلە شۆر چلە شۆر واتە چلەی شوشت چلە شۆر جوانە دوایە چ دێ مانجی ڕەشەمە و ڕەشەمە بورزەکەی حوتە 6 دقیقا یعنی 1 سعات خۆر درێژ دەبی لەو مانگە لۆ پێدەرێن ڕەشەمە لەبەر ئەوەی خۆی ڕەشە مانگە ئەو مانگە کۆتایی مانجی زستانە زەخیرە کەم دەبی زەخیرە ئادەمیزاد کەم دەبیە ئالف و حالیوانات و شتوالە ئەوە کەم دەبی لۆ پێ دەڵێن ڕەشەمانگە ڕەشەمە بەخۆ دوو خوێندنەوەی لە بۆ کراوە دوو بۆ چوون هەیە با بڵێن ڕەشە بە مانای سەختی و دژواری دێ لە ناو کووردا ڕەشە لەمە یعنی لە بۆ ئێمە مانگەکی قورس و دژوارە چونکە پاییز و زستانمان بەڕێ کردیە بەبێ کاسبی زەخیرەکە خوراوە هیچ نەماوە بەرەو کۆتاییە لێکدانەوەی دی هەیە ڕەشەمێ کە دەڵێن مێینە بە شێوەیەکی گشتی ڕەنجی خۆر زیاد کەمەکتینی گەرمەبی پێستی مێیان ڕەش دەبی جا مەرزنی هەرمێبی دەدە ڕەشە ما لە بۆ ئێمە ڕەنجی ڕەش دێتە ئاراوە پیاوەکان ژنێرینەش جاروەیە پێستی ڕەشە بێ ئەم گوێ لێ بووە ڕەشەمێ شتێشکە هەیە ڕەشەمێ شێشکەیە دەن لەبەر ئەوەی ئەو ئافرەتە لە ژوورەیە لە ماڵەیە پف دەکات لە ئاگردان و لە ئەوە و سۆبەی قشبول و وەختی خۆی ئەهوا بووە سۆبەی داروالە لەبەر دموچاوی ڕەش بووە تەنیەکەی وە دەموچاوی دەکەی دووکەڵەکەی بۆ دێ ئەوزە پیاویشە و مەسەن لە ڕەشەمە ڕەشی دەگوت دەلاکۆ دێ ڕەشەمەت لێکەتیا ئەویش ڕەش دەم و پیاویش ڕەشەمە ناوی دیکەی هەیە جگە لە ڕەشەمە و ڕەشەمەی دەکنەمە ئەوەندە ناوەی دەکنێ زۆر باشە ئەو جامە باباسی هەفتەکان بکەین مانجی زستان 3 مانگە ئەوزە با من بەحسی حیسابە کرد لۆ کەم لەوەدا خۆی کە زستان هات دەڕۆژ زستان دەڕوا دەست بە چلە دەست پێ دەکات دەڕۆژ لە زستان لە 13 مانجێ دەست پێ دەکات چلە دەست پێ دەکات 20 ڕۆژ لە چلە دەڕوا حیسابات دەست پێ دەکات کەواتە 1 مانگ لە زستان دەڕوا حیساب دەست پێ دەکات هەفتەکان وا دابەشکراوە هەفتەکان وا دابەشکرا جوان هەفتەی یەکەممان ئەمە هەفتەی یەکەمان بەدمانەیە بەڵێ هەفتەی یەکەم حیسابەکە بەندە بند هەفتە یەکەم بند لە 13 کانونی لە 13 زستان لە 14 دەست پێ دەکات ئەوە لە 13 چونکە لۆ مانجی کانونمان سیویەکە ئەمە دەبی دەڕۆژ حیساب دەکەن دەڕۆژ بەڵێ جوانە لە 13 کانون لە 13 کانون دەست پێ دەکات لە بۆ چەند لە بۆ 19 کانون بەرامبەریشی لە هاوینێ عینە حسابەیە لە 14 تەمووز دەست پێ دەکات لە 20 تەمووز ناوی هەیە عینەن وەکوێ ناوی خۆی هەیە ئەوش بەندە عینەن بەند هاوناون بەند بەختان لەم هەفتەیەدا لە یەکەم ڕۆژی ئەم هەفتەیەدا جەنابی شێخ ئەحمەد بارزانی لە ساڵی 1966 وفات کرد درود لە جانی پاچی مامۆستام بەند بەڵێ یەکەم هەفتەی زستانێ بەڵێ یەکەم هەفتەی زستانە بۆ ناوی بەندە وشەی بەند لە چ هاتیە بەند لە بەستان هاتیە بەستان دیسان وەکو ئەوەی کە بەکو ناوی ڕێبەندانە بەستان لە وەرزەی لە شوێنی سارد ئاو دەیبەستێ ڕێ دەبەستی هەموو شتێک دەبەستی دوای مانجی دووەم بەندەرخەدێ لە 20 کانون دەست پێ دەکات لە 20 لە بۆ چەند لە بۆ 26 بەڵێ لە هاوینێش 21 تەمووز لۆ 27 تەمووز دەست پێ دەکات ئەویش هەمان ناوی هەیە ئەویش عینەن ناوی هەیە بەڵێ باشە بەندەرخە لە چ هاتیە بەندەرخە وشەیەکی لێک دراوە بەندەر جێی پاپۆر و مینای پێ لەنگەرکردن پاپۆر و ئەوە لەنگەر لێ دەگرێت ڕەوکردن ناخۆشی سەختی
بەمانای بەستن دێتن لە مێژووی دێرینی بەردوو ئەوانە هەموو شتێک دەبەستە دەبەستی بەستن بەهۆی سەقەمەوە بەهۆی سەرماوە مەبەستمان لەوەیە ویستم جێگران لە نیازی قسەکردنەکەمان حاڵی بنوانە لە کوێستانانژی پێ دەڵێن لە کوێستانان پێ دەڵێن بێڵ بەندە یعنی بێڵ دەبەستی بێڵ چییە ئەوەی کەوا بەفری پێڕادەمارن لەسەر خانی شتوالە ئەوە دەبەستی پێدەن بێڵ بەندە ینی ئەگەر بێڵەکەی لە ناو بەفرێ بەجێ لە ناو دەبەستی دەیبەستی بڵێ لەگەڵ بەفرەکە دەیبەستی جوانە دەرێ کە هات بێند و بێن دەرخۆ کە هات بێند و بێن دەرخۆ کەسێ بچێتە دەر لە ماڵی خۆ خینی خۆی لە ئەستوی خۆ یعنی نابی سەفەر بکەیت نابی سەفەر لەو مانگەی بەڵێ لەو دوو هەفتەی لەو هەفتەی لە ئەوەی بەندەرخە هەفتەی سێم مێرەمان مێرەم هەفتەی سێ مێرەم لە پاشە مێرەم لە ناوی مەریەمی نەهاتیە باقڵ مێرەم لە کوردەواری مەریەمە مەریەم بە کوردی بەخۆ دەزانی فاتیمە دێن فاتم مەسەن ئەوە لەش ئەوە لە 27 کانون دەستپێرەکە لە 27 کانون لە بۆ چەند لە بۆ دوو شوباتی بەڵێ لە دووش لە 28 تەموزیش هاوینێ دەستپێرەکە لە بۆ سێ ئابی لە بۆ سێ ئاب حاجی لەقلق لەو مانگەر لە منتیقەی مە پەیدا دەبی لە هەفتەی مێرەمی پەیدا یان لە سێم هەفتەی زستانێ حاجی لەقلق پەیدا دەبی لە هەولێر دەوروبەری لۆش پێی درێن مێرەم ئەجا ئەوە گرنگ بوو لە بۆم بۆیە گوتم لە ناوی ئافرەتی هاتیەوە ئەمە هەیتمان مێرەممان هەیە ئۆغەنمان هەیە ئۆغەنیش ناوە ئۆغەن پیاوی مێرەمە یعنی هاوسەر بوونەوە هاوسەر بوونە جوانە باشە دەبی چیرۆکی خۆیان هەبێ بەێ مێرەم خێزانی ئۆغەن دەبی ئۆغەن دەستە سەفەری لە هەفتەی ناوی مێرەمە لەو ڕۆژە دەستە سەفەری دەچی هەفتەیەش بێرەی مێرەمیش تەمەشا دەکات جەوەکە خۆشە هەوایەکە خۆشە هەر دەستی خۆی ڕێک دەخی وەختی خۆی بە زۆری لە دەشتێ و لەوانە خەڵک شتوان دەسوود لە دەشتێ لە کۆری دەکەێت خۆی دەشوت زش دەشوت یەک دەستە جلکی هەبوو بە زۆری ماڵا و خۆی ئەشوش و هەڵجەکەی دەشوشت و هەڵی دەخست و تا زکەشتەوە خۆش دەشت بەی دەکرد مێرەم ئاوای کرد خۆی ئەوە کرد و جلەکانی شوشت و خۆش شوشت کاتێک جەوەکە ڕاست گۆڕە هەوایەکە گۆڕە بووە یەک بەفر و باران و بەستا و شەختە ژنەکە بەسترا ئەو هەفتەی دی باسمان کرد بەڵێ دەکەین ئەو کاتێک ئۆغەن دێتەوە تامان ئەو هەفتەش زۆر سەخت و دوژوار بووە کەس لە ماڵەوە نهاتە دەرێ بزانین مێرەم چی لێ هاتیە مێرەن لە کۆڵێ دەمری لە کۆرە کەس نازانی خەڵک هەر زۆری بووە ئۆغەن دێتەوە هەفتەیشی پێرسی دێتەوە تەمەشا دەکات دەرکە دەکاتەوە ماڵش ڕۆژە پرێوە مێرەم دیار نییە لە جیرانەکان دەبژێ ئەرێ کا مێرەم وڵا دەرێ ئەمە مێرەم ئەتوو هەفتەک لەوە پێشترامە مێرەمان دیت چوە دەرێت چوە کۆرێ چۆ لۆ لای فران کەندی ڕۆژ ئەو منتیقانە کەشتوارە کەندێک ئاوی هەیە وڵی ڕۆژەکەش ئەوەندە وەختەکە ناخۆش و کەس ئاگای لە کەسمە ئەمە چ ئاگامەنێنمە ئەوزە ئۆغەن بە دوویدا دەسی و شیوا دەکە مێرەم واش ڕق بووە بە سایتی ئەوزە شەختەکەی دەشێنی هەفتەی دووەم هەفتەی پاشترە کە ئۆغەن گەڕاوەتەوە بۆیە ئەو هەفتەیە کە مێرەمی تێدا دەبینتەوە ناوی ئۆغەنە ئەوزە دەرێن مێرەم دەبینێ ئۆغەن دەشتێنی یعنی ساردەکە دەبینی شەختەکە ئۆغەنیش دەشتێنی جوانە ئەوە کەواتە باسی چیرۆکی ئۆغەن و مێرەمان پێکەوە کرد هەفتەی چوارەمیشمان باس بڵێ ئەوزە هەفتەی چوارە مایتیشتوە هەفتەی چارەم ڕووداوی لێ هەیە بیستویەکەڵی گۆڕان ینی بیستویەکەی تەسادیفی لە سێ شوبات دەستپێرەکە لۆ نوێ شوبات یعنی کەواتە لە بیستویەکی ئەوەیە هی ڕۆمی دەرێ لە بیستویەکەی گۆران عشرێتێکی گەورەیە گۆران دەرێ ئەوانە کاروانەشان دەستە سەفەری گۆرانەکان لەو کاروانەی ساردی و سەختی دێ هەمیان ئیبادە دەبن کەسیان ناگەڕێتەوە لە هەفتەی ئۆغەنی لە هەفتەی ئۆغەنی ئەوزە دەرێ لە بیستویەکەڵەی گۆرانێ ئەوشەیە کەری بردەکانی سەرکانی کورتانی هێناوە بەشانی یعنی ئەوەندە ساردا کابرا لە کەری بردی ئاو بدەرەکانی کەرەکە تۆپی لەرە کوتانەکە هیناوە لەگەڵ خۆی باشە چیرۆکە سەیرە سەرنجاشە بەڵام کاک حاجی ینی مرۆڤ بە قووەترە زیاتر بەرگەی سەرمای دەگریتن کە کەرەکە تۆپیوە بەڵام خاوەنەکە هیچی لێ نهاتیە بڵێ
ئەوزە لەو هەفتە ئەمە شتێکشمانەیە حیساباتێشکە هەر لە ئۆغەنی ئەمە پەنگرمانەیە چیرۆکی پەنگرمانەیە دوای لوت باز دەکەم درێژە چیرۆکی پەنگری درو درێژ ئەگەر لەم باسکەی پێم خۆش ئێستا پەنگر ئەمە سێک پەنگرمانەیە پەنگری هەوامان هەیە لە هەفتی شوبات دەکەوی ئەوەنە پەنگری ئەومان هەیە لە چواردەی شوبات دەکەوی و پەنگری عادیشمان هەیە لە 21 شوباتی بەڵێ پەنگر چیە پەنگر وەختی خۆی ئەو خەڵکە لە دەشتێ لە شاو و شەوانە مەڕ و ماڵات و کەل و دەوار و ئەشتیاوە ئەوانە لەبەر سەرما و سۆلی زستان چیان دەکرد هەستان خانێشیان دەکرد خانی خۆیان خانی مەڕ و ماڵات خانی بەرزە دەوار بەرزەدەوە حەوەشەوە وڵاغە بەرزە ماڵی خۆیان لە غورفەی لە خانیۆکەی خێم لە دەرگە یەک دەرگاشی هەبوو یەک دەرگا بوو هەمووی مەڕ و ماڵات و بەرزەوانە هەمووی لێک دەرگا لە سوژۆری وڵاغەکەی دادەکرد دەرگای لەسەر دادەخست دوایی ئاژەڵی وردەشی دادەکرد دەرگای دادەخست ئەو جە بەخۆی دەچ ئاژەڵەکان دەکەتە ئاخیری وڵاغەکان وڵاغە بەرزە دەکەوت ئاخیری بەرزە دەوار یەکەم ماڵی خۆی بوو دووەم بەرزە دەوار بوو سێم جوان بوو لە پەنگری یەکەم لە هەفتی شوبات وڵاغە بەرزەی دەردەهێنا دەردەهێنەکە ئەوغەنە هەوایەکە بڕە خۆش دەبوو دەهێنا دەرێ هەر دەسا چی دەکرد حیوانەکانی دەهێنا جێی وڵاغەکان جوانە طبعا ئەوە لەو سەرما لە هەر ژوورێکیش ئاگرێکی دەکردەوە پەنگری ینی سێ پۆلوی ئاگر ئەوە لە هەفتی پەنگری یەکەمی کوژاندەوە هی هەوای ئەوزە هەفتەی دووەم هەر دەسا خۆش دەبوو دەکوتە پیت ئەوەش ئەوە دەکرد حیوانەکانش دەهێنا دەرێ ینی ئاگری دووەمیش دەکوژاندەوە ینی یەک پەنگر دەما ئەویش ئەیژۆ خۆی دەماوە باش ئەوە لە هەفتەی پیت پەنگری دووەمی دەکوژاندەوە ئەوە لە هەفتەی پیت پاش ئۆغەنی پەنگری هەفتەی پیت پێنجەم هەفتەی زستانی بڵێ ئەوزە لێرانە سبیا دەبێت دەرێت لە پیت هەفتەی پیت پێنجەم هەفتەیە بەڵێ لە دەی شوباتێ هەتا 16 شوباتە دەی شوبات تا 16 شوبات لە 11 ئاب هەتا هەفتەی ئاپیشە ئەوە هاوینێ جوانە دەزانم پەرسێلکە بە سەردانێک دێتەوە منتیقەی ما لە پیتی لە هەفتەی پیت لە هەفتەی دێن زاسوسێک دەنێری دێ دەبزانین زەوەکە کوازیەکان دەکات ناوەندی زستانێ نیە هەفتەی پیت هەفتەی پیت ناوەندی زستانێ ناوەندی زستانێ بەس لە پیت هەوا تقریبا وەشی پێشان نامێت پەنگری وش گوتمان پەنگری ئاویش دەکەوی لە پیتی ئەوزا دەرێ پیت و پارۆز سار بوو ئالۆس پیت لە خۆی ڕیت یعنی پیت دەبی شەختەی بکە دەرێ پیت کرد ساڵن فیت کرد یعنی ساڵ خلاص یعنی پیت کرد یعنی ساڵن پیت کرد مەبەست لە پیت و لە بەرەکەتە یان یعنی پیت لە پیتی دەبی شەختە بکەی بە زۆری شەختە پیت کردانی ڕێخانی ڕزیانی پیت ڕاستە زەنە بەفریش هەیە زەنە بەفریش لە پیتی دەقەومێ زەنە بەفر چیە زەنە بەفرسیە تامان بەفر دەباری لەو زستانێ برێ بەفر هەر دەباری ئەوزە لەو مانگەیدا ئەو بەفرەی دەڵێن ئەو بەفرەی کەوا مانکاین ترباریە پێشترێ ئەو بەفرا ئەوەیە وشکە کەوتۆتە سەرێک وشکە بەس بەفری مانجی پیت بەفرێشی تەڕە دێتە خوارێ بەیە ئەوزە دەکەوتە سەرێک تەحمل ناکە ئەو منتیقەی تەحملاکە دەمینی دەرمێ و دەبتە زەنە بەفر دەبتە ئەو گوند و چەند گوند و جوانە ئەوزە هەفتەی پاشتر پالۆسە هەفتەی پێشتر پالۆس لۆ ناوی پالۆسە چیرۆکی خۆی هەیە یان ئەگەر زانیار تەبی لە چی ئەو هەفتەیە لە هەفتەی شوباتە تا 23 شوبات بەڵێ لە چه هاتی ناوەکەی ئەو هەفتەیە پالۆسە بڕەکە هەوا خۆش دەبی هەوا خۆش دەی پالۆس ئەوکە دەگۆڕێ ناوە هەوا دەگۆڕێ سەگ لەو هەفتەیە سەگ زوو هەست دەکا بە ساردوی گەرمی سەگ دەستە بەرسێبەری بەڵێ دەرێ کەنگر و کاردیش لەو هەفتەیە پەیدا سەردەردێنی دەکا ئەوەدا پاشیوی خدرە بڵێ پاشیوی خدر و ئەلیاس لە دوای یەک دێن ئەلیازێ هەفتەی خدر 24 شوبات تا تایشی ئادارە تاس بەکەشی لە هاوینێ 25 ئاب تا 30 ئابە
بەڵێ دەرێت کە خدر هات کە هات خدر عەر دەبێتە پندر گوندەکا کەنگر جوانە کەنگر بە تەواوی کامڵەبی کە خدر هات بەلاوە کاتی خۆشی لە دواوە ساردی پشتی شکاوە چیتر هێزی نەماوە جوانە لۆ ناوی خدرا ئەمە خدر و ئەلیاسمانەیە بەڵێ دەرێن خدر لە بیابان و لەوە دەکەوتە هانای خەڵک و خدری زندا بەڵێ دەڵێن زندیا شێوە بەڵێ ئەلیاسیش ئەویش دەرێن لە بەحران دەکەوتە هانای خەڵکی یعنی بە ناوی خدری زیندە و ئەلیاسی فریادڕسی ناو دەریای ناودراون بەرێ ئەوزە ئەمە لە هەفتەی ئاخر ڕۆژی خدر چمان هەیە ئاخر ڕۆژی هەفتەی هەفتەم ئاخر ڕۆژی خدر ئەو تورکمانەکان لە شاری هەولێر و لە پردێ زۆری وابوو وەختی خۆی ئەوزە نازانم ئێستاش وە بزانم هەر هەیە ئەوانە هەردەسان حەلوایان دەکرد ئەو حەلوایان لە ژوورێکی دادەنا دووگوردەشان دادەنا گۆپارەشان دادەنا خاولێشان دادەنا بەڵێ على ئەساس شەوێ خدر دەرگاشان پێوە دەکردەوە على ئەساس خدر شەوێ لە بۆ تۆ بۆ ڕووک دێتە ئەو مارە زیاد دەکە ئەوجا هەبوو مەسەن دێگوت ئەو شەو خدر هاتەمان دەسوو بەدزی دەستی لە علوایەکەدا و جێ پەنجەی خدری دێدا دەکەوت و ئەوجا دارەکەی لە بۆ باداری و خەڵک بەدەستی وەردەگرێت دووگوردەکەی لۆ ئەوەی بەشانی خواندا لۆشانێشە نەخۆشی و دەرپەڕاندن لۆ نەخۆش دەرپەڕاندن حەلوایەکە لە بۆ خۆشی و هاتنیە پەشتامانەکە بڵێ ئەوجا ئاخر هەفتەی پیرەژنەکە بە خێرایی لە بۆ ماسی کاتمان خلاص بوو ئاخر هەفتەی پیرەژنە بڵێ لۆ پێدەرێن پیرەژن سەرما دەرێ ئەو پیرەژە ئەوە لەبەرەوەی ماوەمان یا بەس مەجال دەرێ پیرێژنەکە هەبوو لە ناو قەومیدا گوتی ئەو هەفتەیە بارانێکی زۆر باەکی زۆر ساردی دەرێ بەژێ پیرێژان نەکرد وەبوو ئەو باەکی زۆر هات حیوان و ئەوەی زۆر کشن پیرەژن عزوز بە معنای کۆتایی ساڵ دائما شت لە کۆتایی بڕک بە قووەتە ئەو دوایە ئەوە دەبیتەوە بەڵێ عزوز قسەیت کەشەیە لەسەر عزوزیش هیدی کەشەیە على ئەساس پیرەژنێک لە قەومی عاد ئەو هەوایە هاتیە ئەو باە ئەو باە هاتیە پیرێژەک مایتەوە ئەو پیرەژنە هەموو ساڵێ یادی ئەو ڕۆژەی کردیتەوە بەڵێ هەموو ساڵێ بەس ئەو پیرەژنە قوتار بووە بۆیە ناوی پیرەژنە هەفتەیە یادەکەی کردیتەوە هەندێکیش دەڵێن ئەو پیرەژنە کە بوو داوای لە کوڕەکانی کرد گوتی بمێردن دەن 5 کوڕی هەبوو کوڕەکان گوتی دایەوە نابی ئللا ئەتێت و بڕۆ 7 ڕۆژەوە 7 ڕۆژان بڕۆ بەر ئەوەی بڕۆ دەرێشەوێ لێ بە ئەگەر زانی تەحملی و 7 ڕۆژەکەی بمێرد دەدەیت دەرێ 7 ڕۆژە پێچی و پیرەژن مرد احتیمالش هەر ئەوەی هەفتەی پیرەژنە لەوانەیە هاتی کاک حاجی دیسان بەخێر بێی زۆر سپاس کە لە بەرنامەکە ئامادە بووی زانیاری نوێمان وەرگرت و لێت ئەوەی دەرفەتت بۆ ڕەساندم خۆشەویستان ئەڵلقەی ئەمجارەی زمانێمە کۆتایی هات ڕێز و خۆشەویستی عزەدین و سەرکار و هونەر و دلێر بۆ ئێوە هیوادارم سوودێکی بچوو چێژبی گەیاندمەتوانە ئێوە تا لە ئەڵلقەیەکی دیکە و من لەگەڵ میوانێکی دی لەگەڵتان دەبین سپاردەی خوابن